کرۆکی کاری ئێمەوە تا میحوەری کاری کۆمەڵ ئیسلامی و سیاسەتکردنی کۆمەڵ لە دەوری بەرژەوەندەکانی تاکی کوردیە ئەخولێتەوە. 21 ساڵ لەمەوبەر کۆمەڵی دادگەری کوردستان خۆی ڕاگەیاند و دەستی دایە خەباتکردن. وەک وتەبێژەکەشی دەڵێ کرۆکی کاری کۆمەڵ لە ڕابردوودا تا ئێستا لە چواردەوری بەرژەوەندیە باڵاکانی خەڵکی دەخولێتەوە. محەممەد حەکیم وتەبێژی کۆمەڵی دادگەری کوردستان لە میانی بەشداریکردنیدا لە گەشتی هەواڵەکانی کەناڵی ئاسمانی پەیام و لە ساڵیادی ڕاگەیاندنی کۆمەڵدا ڕایگەیاند کوردستان لە قۆناغێکی خراپ و هەستیاردایە. دۆخی هەرێم هیچ کات بەقەدەر ئێستا خراپ نەبووە. ئەمەش دەخوازێ کۆمەڵ چاوی لە ئایندە بێ بۆ ئەوەی خزمەتی زیاتر بکە. بەڵێ ئێمە یادی مێژووەکەینەوە تا ساڵیادی ڕاگەیاندن و قۆناغەکانی پێشووی کۆمەڵی دادگەریەکەینەوە، بەڵام ئێمە چاومان لە ئایندەیە. ئێمە ئێستا کە ساڵیادی کۆمەڵی دادگەریە کوردستانمان لە قۆناغێکی خراپ هەستیاردایە لە هەموو ڕووەکانەوە کە ئەمە ئەخوازێ کۆمەڵ چاوی لە ئایندە بێ و خۆ ئامادەکە بۆ ئایندە ئەو بتوانێت خزمەتی زیاتر. ئێمە پێمان وایە کە ئێمە و هەندێک لە حزبەکانی تر کە پێگەیان لە هەرێمی کوردستانە هەیە و لەبەرەی ئۆپۆزیسیۆنن دەبێ ڕاوێژ و هەمانگی زیاتر لە نێوانانە هەبێ. دۆخی هەرێمی کوردستان هیچ کات لە پێشوودا وەکو ئێستا خراپ نەبووە لە هەموو ڕێوکە. ئەم دەسەڵاتە دۆخی هەرێمی لە ڕووی ئەخلاقیەوە، لە ڕووی سیاسیەوە، لە ڕووی ئابووریەوە، لە ڕووی کۆمەڵایەتیەوە، لە ڕووی تەندروستیەوە، لە ڕووی پەروەردەییەوە، لە هەموو ڕووەکانەوە بەرەو ئاستێکی زۆر زۆر خراپ و مەترسیدار بردووە. محەممەد حەکیم ڕای دەگەیەنێ بەهۆی ساختەکاری لە دوایین هەڵبژاردننی پەرلەمانی عێراقدا دۆخی وڵات بە تەواوی تێکچووە و لە بەردەم شەڕی ناوخۆ یان هەڵوەشاندنەوەی پەرلەماندایە. لە بیرمان نەچێ دۆخی عێراق زۆر زۆر خراپە. عێراق دەرەنجامی هەڵبژاردنێکی تەزویر دۆخێکی خراپ لە عێراقدا هەیە. ئێستا هەڕەشەکان بۆ بەرەو دوو ئاراستەیە، یان هەڵوەشاندنەوەی پەرلەمان یان شەڕی نێوخۆی عێراق کە ئەمەش گرفتێکی گەورەیە. ئەمەش بەرپرسیارەتی لەسەر کادر و ئەندامانی کۆمەڵ لەم ساڵیادەیە زیاد دەکات. واتە ئێمە بەرەو هەڵبژاردنێکی لە کوردستان و پێ ئەچێ هەڵبژاردنێکی عێراقیش دووبارە بکرێتەوە ئەرک و ماندوێتی ئەندامان و کادرانمان زیاتر. وتەبێژی کۆمەڵی دادگەری ڕاشی دەگەیەنێ بڵاوبوونەوەی دیاردەنامۆکان بە پشتیوانی دەسەڵاتدارانی هەرێم لە تەشەنەکردندایە و لەم ڕۆژەوە ئەرکی کۆمەڵ قورستر بووە بۆ پاراستنی بەها باڵاکانی خەڵکی. ئێمە لە هەموو ڕووەکانەوە قورسە، لە ڕووی سیاسیەوە، لە ڕووی ئەخلاقیەوە. ئێمە حزبێکی ئیسلامین، بێوەمان لە یاد بێ ئەرکی ئەخلاقی لەسەر شانمانە. ئەبینن هەموو لێدوانەکان لە میدیاکان ڕێژەی و ئەو دیاردە خێزەوەنانەی کە لەناو کۆمەلگای ئێمەوە ئەویش هەر دەسەڵات بە شێوە لە شێوەکان پشتیوانێتی و برێوی پێدا و زەمینەی بۆ سازەکە کە بڵاو بێتەوە. ئەمە ئەرکی کۆمەڵی دادگەری قورسەکە بانکوازەکانی ڕێکخراوەکانی میدیاکانی دەبێت لەم ڕۆوە ئەوەش ئەرکێکە و ئەمێنێت و ئەرکە سیاسەکە کە جەنابەت لە کۆی و پرسیارانە ئەوەی ئەو چاوەڕوانانەی کە جەماوەڕێتی دەبێت ئێمەی سیاسینی کۆمەڵ، سەرکردەکانی کۆمەڵ و پەرلەمانتارەکانی کۆمەڵ بیزانین کە جەماوەر لەمە زیاتر چاوەڕوانیمان لێ بکە. بەڕای چاودێران بارودۆخی هەرێمی کوردستان لە لێواری مەترسیەکی گەورەدایە. سەرکردە و کادرانی کۆمەڵی دادگەریش لە ساڵیادی ڕاگەیاندنی حیزبەکەیاندا بە ئەرکی خۆیانی دەزانن بەشێک بن لە چارەسەر و پاراستنی شکۆی قەوارە کوردیەکە.